ڕۆژی پێنجشەممە سلێمانی تەمەنی دەبێت بە 240 ساڵ و لە شارەکەدا لە زۆربەی شوێنەکانی ئاهەنگ ساز دەکرێت بەهۆی یادی 240 ساڵەی سلێمانیەوە. یەکێک لەو مەراسیمانی کە ساز دەکرێت کردنەوەی پێشانگایەکی گەورەی گەشت و گوزارە لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە تاسوولچە بە بەشداری زۆرترین ناوەندی گەشتیاری شارەکە بۆ ڕاکێشانی زیاتری گەشتیاران کە بۆ مای 3 ڕۆژ بەردەوامی دەبێت و هاوکات خولی 35ەمی دەرچوانی زانکۆی پۆلیتەکنیک هەر لەو ڕۆژەدا لە پارکی هەواری شار بەڕێوە دەچێت و هاوکات لە حەوشەی سەرای سلێمانی کۆنسێرتی موزیک و گۆرانی و نمایشی کارەدەستیەکانی خانمان بە سپۆنسەری کۆمەڵی هونەری میلی بەڕێوە دەچێت و لە سەرچناریش لەوێش مەراسیمێکی هونەری بوونی هەیە و لە زۆرێک لە ناوەندە ئەکادیمی و زانستیەکان و کەرتی تایبەتدا ئاهەنگ بە بۆنەی ساڵیادی 240 ساڵەی شاری سلێمانیەوە بەڕێوە دەچێت. بە پێی ئەوەی کە لە کەژناسیدا هاتووە ڕۆژی پێنجشەممە کەشوهەوا خۆرەتاو دەبێت و لەگەڵ بوونی پەڵەیەکی کەمی هەور بەڵام ئەگەری بارانبارین زۆر لاوازە بەڵام ئەمە لە 100% نییە ئەگەری گۆڕانکاری بەسەردا هەیە بەڵام ئەوەی کە کەژناسی باسی دەکات خۆرەتاو دەبێت ئەو ڕۆژە و لە شاری سلێمانی بە بۆنەی یادی 240مین ساڵیادی شارەکەەوە ئاهەنگ و خۆشی بەڕێوە دەچێت و هاوڵاتیان بە جلوبەرجی ئاڵوواڵای کوردیەوە ڕۆژەکەیان بەسەر دەبەن و یادی شارەکەیان دەکەنەوە.